لەگەڵ هاتنی وەرزی گەرما مەترسی بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا زیاتر دەبێت. ئەو گەڕەکانەی ئاویان نییە و سەرچاوی ئاوی خواردنەوەیان بیر و تەنکەرە، مەترسی بڵاوبوونەوەی کۆلێرا لەم شوێنانە زیاترە. ژمارەیەک لە گەڕەکە کۆن و تازەکانی سلێمانی تا ئێستا تۆڕی ئاویان نییە و ئاو بە تەنکەر دەکڕن. من لە 2010 لێرم برێ بەڕێزم، ئێمە بە تەنکەر ئاومان بۆیێت. تەنکەرەکە جاری وایە عاتڵە بێ نایەت، 2 هەفتە کەڕەتێ ئەگەر ئاومان بۆ بێنێت. ئەو تەنکەرەش زۆر تەندروست نییە، پاک نییە کە بۆمان هێت، لەبەرەوەی کە پاک و تەمیز نییە. تەنکەرەکان نوێژەنگی پێوەشتی پێوەیە ئاومان بۆێن، چۆن مەترسی نییە سەگەنە خۆی تەنکەرەکان کە هێت پاک نییە بەڕاستی. وەڵا ئەڵێ مەسروعە بۆمانێت، ئەڵێ پێم وتون وتومە ئایت خوا ئای پاکمان بۆ بێن، وتێتی وەڵای ئای مەسروعە لێ فەحفستیەکەن ئەنجا بۆمانێن. ئاوی بیرە بڵێن ئیتر نازانم مەسروعە ئای بیرە چییە، نازانم بەخوا. هەرە وەڵا. ئێوە داواکاریتان چییە بۆی کە پرۆژه ئاوتان بۆ داواکاریمانەوەی ئەم ئاوڕۆمانە بۆ چاکەن و ئای بەڵعمان بۆ بێ، ئیتر ئەوە داواکاریمانە. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەڵێت ئاوی بەشێکی سلێمانی پیسە و بەشێک لە گەڕەکەکان بە تەنکەر ئاویان بۆ دەڕوات. سەرچاوی ئاوی سیتیەکان و پرۆژەکانی نیشتەجێبوونیش پاک نین. ئەوانە هۆکارن بۆ بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا. بابەتێکی زۆر گرنگە کۆلێرا ئێمە لایەنی چارەسەری لە کۆلێرایە، لایەنی خۆپارێزی لە کۆلێرا دایرەی ئاوە و بە شێوەیەکی تایبەت یانی دایرەی ئاوە و لایەنەکانی ترن ژینگەیە فلانە. ئێمە بەسپاسەوە بۆ ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە من خۆم ئەندام لە ئەنجومەنی شارەوانی سلێمانی ئەم ساڵ هەوڵێکی زۆرمان داوە لەو پرۆژەی وەبەرهێنانانەی کە لە پارێزگای سلێمانی یەکرێت بتوانین بودجەیەک دابین بکەین بۆ ئەوەی ئاوی دوکان سلێمانی هەم فلتەرەکانی چاکەین هەم پەمپەکانیشی چاکەین و هەنگاوی باشمان بۆ ناوە و پێشم وایە لە ئایندەیەکی نزیکە ئەو بابەتە چارەسەرەکرێت. ئەگەر چارەسەر بکرێت یعنی مەترسی بڵاوبوونەوەی کۆلێرا بە ڕێژەیەکی بەرچاو کەمەکاتەوە ناڵێم چکە ئێمە کێشەی گەورەمانەیە. چەند ساڵێکە پەتای کۆلێرا لە عێراق و هەرێمی کوردستان و بە دیاریکراوی سلێمانی سەری هەڵداوەتەوە. هۆکارەکەشی دەوترێت بۆ پیسبوونی ئاوی ئەو شوێنانە دەگەڕێتەوە. پەتای کۆلێرا بە زۆری لە وڵاتە دواکەوتوەکان بڵاو دەبێتەوە و ئەگەر کەسی توش بوو زوو چارەسەر نەکرێت ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.